پشیلە سیخوڕەکە لە ماوەی جەنگی ساردی نێوان ئەمریکا و رووسیا کارە هەواڵگریەکان بەڕادەیەکی زۆر چوو بوونە ئەو پەڕی جۆراوجۆری کارە سیخوڕیەکان هەموو سنوورێکی تێپەڕاندبوو بە جۆرێک شتی وەها لە کاری سیخوڕی لە نێوان ئەو دوو زلهێزەدا بەکاردەهات کە سنووری عەقڵیشی تێپەڕاندبوو لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانن چی شتێک سیخوڕی پێکراوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کارە سیخوڕیەکانی لە دژی رووسیا پەنای بردبووە بەر بەکارهێنانی پشیلە سپۆڕە ئەمریکیەکان گەیشتبوونە ئەو بڕوایەی بۆ کارە سیخوڕیەکانیان پشیلە بەکاربێنن لە دژی یەکێتی سۆڤیەت لەم هەوڵەیاندا تووشی چەندەها ئاستەنگ هاتن لەبەرەوەی دەبوو ئامێری زۆر بچووک بەکاربێنن کە نەهاستی پێ بکرێ نەببینرێ پاشان تووشی ئاستەنگی فێرکردنی پشیلەکە بوونەوە بەو پێی تەرکیزی پشیلە زۆر کەمە و زوو بیردەچێتەوە هەروەها پشیلە ناکەوێتە ژێر فەرمانەوە بە ئاسانی ئەوەی لە هەموو کارەکە قورسر بوو چۆنیەتی دابشکردنی تەواوی ئامێرە سیخوڕیەکان بوو بەسەر لاشەی پشیلەکەدا لە پاش تێپەڕبوونی 5 ساڵ لە کۆتاییدا سەرکەوتوو بوون لە ئەنجامەکەیان لەو کاتەدا ئەم پرۆژە شێتانەیە 20 ملیۆن دۆلاری تێچوو ئەو کاتە یەکەم پشیلە ئامادە بوو بۆ یەکەم کاری سیخوڕی ئەم پشیلە نێردرا بۆ ئەوەی سیخوڕی بکە لەسەر دوو کەس کە لە ناو باخچەیەکدا دانیشتە بوون لە پاش چەند خولەکێک ئۆتۆمبیلێک لەو شوێنەوە ڕۆشت و پشیلەکەی پان و پلیش کردەوە و کوشتی بەو جۆرە تەواوی کارە سیخوڕیەکەی ئەمریکا فەشێلێکی گەورەی بەدەست هێنا بڕەپارەیەکی زۆریش لەو پێناوەدا بەفیڕۆ چوو